چوار کاتژمێر بۆ چنینی ئەمە تەنها بای 2000 دینارە. خات و سڵاوە لێ بێ. ئەمانە کاری دەستی خۆتن؟ بەڵێ هەمویان کاری دەستی خۆمن و بە قولاب و بە خوری دروستم کردوون. یعنی دانە بەدانە ئەم تەقەڵانە و کردۆ بینیەکە؟ بەڵێ هەمویان دانیشم دانە بەدانە ئەنجا ئەوە هەریەکە و ژماری تایبەتی خۆی هەیە بە پێی ڕیزەکان ژمارەکان زیاو کەمەکە ئەنجا ئەتوانی ئەو شکڵی لێ دەربکەیت. ژماری چی؟ ژمارە ڕیزەکان بۆ نمونە ئەم ڕیزە ئەبێ ئەوەنە ژمارە بێ لەو ڕیزە بێ ئەوەنەی بۆ زیاد بکەی لەوەی ئەوەنە کەمەکەیتەوە ئاواهی دەرەچێت. ئەمە بە شارەزایشی باشی بواری بیرکاری بی. ئیتر لەگەڵ فێربوونی ئیشەکەی تقریبا شارەزای بیرکاری شەبیت. وڵای ئەمە وردە یانی تۆ دانە بەدانە ئەمەوین کردووە؟ ئێستا من بۆ نمونە 100 دانە لەمەم دروست کردووە بەڵام پێ دانیشتم کاتێکی تایبەتم بۆ داناوە و دروست بۆ بەڵێ. ئەوە تااقەتی باشی ئەوێت وردیشی زۆر ئەوێ. چەندەکەم ئیشاکەی؟ ئەوڵی تقریبان خەریکە بۆ 4 ساڵ ئەچێت ینی خەریکی ئەم کارەم و کردو بەکارێکی لاوەکی بۆ خۆم. لاوەشی؟ لاوەکی بەڵێ ناتوانین بڵێ وەکو کارێکی سەرەکی سێرەکەم بەڵامی تر لە پێشانگاکانە و ئاواهی لەم جۆرە ویستی بەڵانەیە بەشداریەکەم و ئەتوانم بڵم سوودێکی باشم ببینیوە. چیتە دروستەکەی بێجگەل لەمانە؟ با بڵین ئەمە بابەتی سەرەکی ئەم جامپایانەشمان هەیە لەگەڵ ئەم ئاوێنانە و ئێستا ئەم ڕاستماش بە جۆرێک قەڵم دروستەکرێت پێوترا قەڵەمی پەنجنیدڵ زیاتر ئیشەکان لەو بابەتانەیە. ئەمە داهێنانی تازەی و قەڵەمێکە باسیەکە یا ئێمە نەمان بیستۆ جارێ؟ ئەمە داهێنانە تقریبان زۆر نابێگەشتۆتە کوردستان لە ئێستاتر خەڵکانێکی زۆر بم کارەوە خەریکن بەڵام تا حدێکی باش تازەیە. نرخ چۆنە؟ تۆ مەگ وردەکاریشی زۆرە نرخی ئەم شتانە چۆنن گرانن هەرزانن چۆنە؟ من لە چاو ئەو هیلاکی کە ئەیکەین کەمە ئەتوانم وا بڵێم چکە بەڕاستی هێشتا نەگەشتۆتە ئەوەی کە قەدری ئیشی دەستی بزانرێت بە شتێکی جیاوازە سەیری بکرێت ئەیانەوێ هەر لە بابەتی بۆ نمونە لە ئاستی نرخی ئەو شتەیە بێکە لە تورکیاوە یان لە ئێران وێ لە وڵاتەکانی کەوەیەت. باشە ئەمە بچووکی شەو بەڵام وردەکاری زۆر تیا بەکاراتەوە من دەستم بەمەڕاتەوە دەسێ ماما ئەمە نرخی چەنە؟ ئەو بە 2000. چەندێک پێوی خەریکەوی چەند کاتە باوە؟ ئەگەر کات یەک دانە حساب کەم تقریبا نزیکی 4 ساعت 5 ساعتێک ئەبات بە هەموویەوە کە چاکیگەی چکە ئەوە بەس چنینەکە نییە بۆ ئەبێت چاوەکانی بۆ دابنێ ئەبێت دواتر ئەوانەی بۆ دروستکەیت و اینجا تۆ ئەتوانی دانێکی تاوا دروستکەی ئەوە نیە یەک جار کە دانیشتی هەمووی بەسەرێکەوە بکەیت لەبەرێکی باشی ئەوەت. 4 کاتژمێر بۆ چنینی ئەمە تەنها بای 2000 دینارە. ئەمە هیلاشی تۆ دەرەکات؟ ناتوانین بڵین دەریەکات ئەگەر گوێ بە هیلاکی خۆمان بین ئەبێ هەلوازی لە ئیشەکە بینی بەڵامی تر کە تۆ کاتێکی زۆرێ هەبوو لە بەردەستا ئەبێ خۆ بابەتێک و سەرقاڵ بکەیت. وەڵام لەگەرەوە بیچنم بە 15شی نایەم. وەڵا ئەکید وایە 15 کەمە بۆ ئەگەر بیری لە بکەیتەوە. خۆ خوێندن تاو کردووە؟ بەڵا بەش ئینگلیزیم تاو کردووە من. هیچ لەو بواری خۆتا کارەکەی؟ لە بوارەکەی خۆمان بە حکمێوی کە من لە هەڵەبجەی شەهیدم تۆزە کەلی کارمان لە بوارەیەکەمە منیش حەزم نەکردو ئیشێکم کە زۆر دوور بێ لە شادەکەم و بۆ نمونە بە ئیشێکی کەەوە خەریک بووم حەزم کردو شتێک بێت بتوانم سوودێکی بۆ خۆم لە بینم و کارێکی سەر بە خۆی خۆم بێت. دەستەکانە خۆشی و سەرکەوتوو بی.